مسکی دڵ ناو شەوی پەسما دەنێژم ئاخ دەڕۆم بەرەو شاری بێدڵ شاری بێبار ئایی جارێ ئەمە ژووری تەنیای دۆستی گرفتار چاوەڕێم ماڵی بێتۆی چۆڵی دڵ چاوەڕێمە ئاسۆی بێخۆری تەمەنی بێگوڵ چەند ڕۆژێ بووە پەپولان کورد بوو تەمەنیان نەزینەکەم مەڵەوە بێخێم و دیمە کوردستان شۆخی ئەم شارە لەبێ مەیەکە داخ عەزیزە ناسەم سوارە وە بیرم نایە کاتی مناڵیم چەندە مەکێشازی ژیانی تاڵی گەنە من دڵی خۆم بۆت کردی بەلانام تۆ گوێت پێ نەداری عەزیز بوو بە وێرانایی سنتەری ئایات بۆ بڵاوکردنەوەی کاری هونەری هەڵسامێ بۆلام نەگدڵی تەنگێ پەری چاوەکەم هەڵسامێ بۆلام نەگدڵی تەنگێ پەری چاوەکەم چی بۆ غەریبی گۆڵەت بێ ڕەنگێ پەری چاوەکەم چی بۆ غەریبی گۆڵەت بێ ڕەنگێ پەری چاوەکەم بە عەرە بڵێم تەنیا بێکەسان بە عەرە بڵێم تەنیا بێکەسان لە دارای دنیا هەر تۆم پێ بەسان پەری چاوەکەم لە دارای دنیا هەر تۆم پێ بەسان پەری چاوەکەم بیکە بە خاتر دووبرای منداڵم پەری چاوەکەم بیکە بە خاتر دووبرای منداڵم پەری چاوەکەم بێبەشم مەکاو لە وردا خاوێن پەری چاوەکەم بێبەشم مەکاو لەو